بەڵێ سەرکۆ سەحار سڵاوتان لێبێت و بەیانیتان باش منێسا لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانم لە زانکۆی سلێمانی دیارە ئەمڕۆ بە بۆنەی یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیەوە دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردیەوە بە ناوی کوردستان چالاکی بەڕێواچێ کە بەشی ڕاگەیاندنی مرۆڤایەتیەکان چالاکیەکان هەم خۆی بینێتەوە لە پێشکەشکردنی خەڵات بە کەناڵ و دەستگا میدیایەکان هەم پێشەنگایەکە و هەم کۆمەڵێک بابەتی ترم لەمەوێ میوانەکەم زانیاری زیاترمان باتێ کە چالاکیەکانی نێو ئەم یادە چییە و کۆمەڵێک پرسیاری تر ئاراستیانەکەم من ئەچمە لای دکتۆر بەرهەم خالید کە بەڕێزی مامۆستا لە بەشی ڕاگەیاندن دکتۆر گیانبەی تێرە سڵاو لێبێ و بەیانیت باش ئەمڕۆ چالاکیتان ڕێخستۆ چالاکیەکانی ئێوە ئەمڕۆ خۆی لە چی ئابینێتەوە زۆر سپاس سەرەتا ئەمڕۆ یادی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە ساڵی 1990 لەلایەن مقداد مەدحەت بەدرخان لە قاهیرەی پایتەختی میسر کە ئەو میراتە بۆ ئێمە و ئێوەی ڕۆژنامە نووس دێماوە کە کار لەسەر ڕۆژنامەگەری و پێشخستنی میدیای کوردی بکەین. ئێمە وەک بەشی ڕاگەیاندن هەڵبەت وەک یەکەمین بەشی ئەکادیمی لەسەر ئاسی کوردستان کە تەمەنی بەشەکەمانە بۆ چارەکە سەدەیەکە ڕوا ئەم ساڵ 2020ەوە دامەزراوە هەڵبەت وەکو نەریتێکی ساڵانە ئێمە ساڵانە لەم ڕۆژایە لە 22 چوارە یادی ڕۆژنامەگەری کوردی ئەکەینەوە بە چەند چالاشیەک چالاشیەکەی ئەمڕۆمان پێکاتۆ لە چەند چالاچیەکی لای خۆمان کەوەکو بەشی ڕاگەیاندن و کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان کە کردومانە پێشەنگایەکی فۆتۆگرافیە ئیشی خوێندکارەکان نمایشی هەندێک لە ڕۆژنامە و بڵاوکراوە کۆنەکانی کوردی هەروەها پێشکەشکردنی چەند بەرهەمێکی ڤیدیۆیی خوێندکاران کە خۆیان بەرهەمێنە ناوە لە فیچەر و راپۆرت و ئەو بابەتانەی دیکە خستنە ڕووی راپۆرتی یادەکە لەسەر یادی ڕۆژنامەگەری و ڕۆڵی لە کاروانی ڕۆژنامەگەری کوردی تا ئەم بابەتە هەروەها بەشێکە لە چالاشیەکەمان بریتێ لە ڕێزلێنانی دەستگا و کەناڵە ڕاگەیاندنەکان کە وەکو زانکۆی سلێمانی وەکو ناوەندێکی ئەکادیمی پێمان وایە ئەرکی ئێمە وەکو زانکۆ کە بتوانین ڕێزێنان لەو دەستگایانە بکەین کە ماندوون بە ڕووماڵکردنی هەم چالاشیەکانی زانکۆ هەم چالاشیەکانی دیکەی شارەکەمان و وڵاتەکەمان. دکتۆر بەرهەم دیارە دەستگای میدیای کورساتێکێکە بێت لەو دەستگا میدیانەی کە ئەمڕۆ لەلایەن کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان و خەڵاتیان پێدرێ هۆکاری خەڵاتدان بە دەستگای میدیای کورسات چییە و ئەمە پرسیاری ئەوەش کەم تا چەند دەستگای میدیای کورسات توانیوێتی ڕۆڵ و کاریگەری گەورە هەبێ بۆ گەیاندنی دەنگی هەموو چین و توێژە جیاوازەکان لە سیاسیەکانەوە لە لایەن ئەمنیەکانەوە لە هاوڵاتیانەوە لە هەموو چین و توێژە جیاوازەکان و کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەتانەی کە دایانێت. هەڵبەت مجاملە نییە گەر بڵین دەستگای کورسات یاخۆ کورسات تەمەنەکەی خۆشبەختانە هاوتەمەنە لەگەڵ بەشەکەی ئێمە کورساتی ساڵی 2000 دامەزراوە لە ئەوایلەکانی کەناڵی ئاسمانی بۆ کە دامەزراوە بەشایەتی با بڵێنەوەی کە بینەری کورسات بوون هەمیشە و شایەتیان بۆ کورسات داوە کە ڕۆڵێکی تا ڕادەیەکی باش پیشەیی و ئازبەرزی بینیوە لە ڕووماڵکردن و لە خستنە ڕووی کەلتوری کوردی لە خستنە ڕووی ئەو بابەتانی کە لە کۆمەڵگەی کوردیە گوزەرەوەکەوەی کە خۆی هەیە هەڵبەت وەکو میدیای کورسات کە باسەکەین بۆیە ئێمەش وەکو زانکۆی سلێمانی بە پێویستمان زانیوە لانی کەمی سوپاسێکی یا پێزانین وستایشێکی ئەو ڕۆڵە بکەین کە کورسات لە ماوەی تەمەنی خۆیان جێڕاوێتی کە وەک ئاماژەمە هاوتەمەنە لەگەڵ بەشەکەی ئێمە هەردووکمان بەیەکەوە لەدایک بوون لە ساڵی 2000. دکتۆر لە ئێستادا دەستگای میدیایمان زۆرە سایت و پێیجا ڕاگەیاندنەکانمان زۆرە ئایا ئەم لە شاوی ڕاگەیاندنە کاریگەری هەیە یاخۆت ئێوەکو بەشی ڕاگەیاندن خوێندنەوەتان چییە بۆ زیادبوونی دەستگای میدیایەکان تا چەند لەگەڵ زیادبوونی دەستگای میدیایەکان توانراوە کاریگەری هەبێت لەسەر پرسە کۆی پرسەکانی کۆمەڵگە. لە ڕاستی ئەمە بابەتێکی مشتومڕ ئامێز و ئالۆزە لەبەرەوەی ئێمە لە سایی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە تایبەت لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کە تەکنۆلۆژیا بە ئاستێکی فراوان و یا زۆر خێرا پێشکەوتۆ سوشال میدیا هاتۆتەکایەوە میدیا وەکو فۆرم و شێوەکەی پێشووی نەماوە میدیا تەنها لە دەستی چەند لایەن و گروپ و دەستە و حیزب و حکوومەتەکانیشە تەنها میدیا کەوتۆتە دەست خەڵک بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی چەندێتی لە ڕووی چۆنێتی میدیا زۆر زیای کردووە زۆر جارەمە گرفتی دروست کردووە هەندێک جار هەندێک گلەی هەندێک با بڵێن ناڕەزایی لەبارەی کاری میدیای دروستە بێت کە میدیاکان بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان هەڵناسن ڕەنگە بەشێکی ئێمە بگەڕێتەوە بۆی خاوەندارێتی میدیاکان دابەش و پەرش بووە میدیا زۆر ئێستا کەوتۆتە دەستی زۆر کەسایەتیەکان با بڵێن کەسێکی سیاسی کەسێکی بازرگان کەسێک میدیای بۆ خۆی هەیەت و کارەکانی خۆی لێپەخشەکە ئەمە وای کردووە کە ڕەنگە سەرڕای بوونی ناوەندە ئەکادیمیەکان هێشتا ئەم میدیانە بە شێوەیەکی گشتی هەڵبەت بڵێم بەو ژمارە زۆرە نەتوانن بە پیشەیانە کاری خۆیان بکەن بۆیە ئەم لەبەردەم بابەتێکن کە بابەتێکی جیهانیشە کە زۆر جاوای کردووە کەمی زانیاریەکان ئێمە پێشتر بەدەستیەوان ناڵان با بڵێن زانیاری نەبوو زانیاری پەخش ناکرا زانیاری بڵاو ناکرایەوە ئێستا لە زۆری زانیاریەکانە لە زۆری زانیاریەکانە کە لە نێواندا زانیاری ناڕاست و زانیاری چاواشەی تێکەوێت زۆر زانیاری ڕاستەقینەکە بابەت ڕاستەقینەکە و نەبێ و نەکرێ بە مەبەست. دکتۆر چی بکرێ
بۆ کۆکردنەوەی تەواوی ئەو میدیا ڕاگەیاندنانە چ میدیا بێت چ ڕۆژنامە بێت چ سایت و پەیجەکان بێ بۆی خزمەت بە کۆمەلگا بکە نەک بە جۆرێک لە جۆرەکان لێدان بێت لە کۆمەلگا لێدان بێت لە لایەنەکان گرنگە هەمویان لە چوارچێوەی بابەتێکا کار بکەن کە بۆ پرس و بۆ قازانجی نیشتیمانەتەوە و هاوڵاتیانە هەڵبەت ڕاستە هەر میدیایەکە دەستگایە سیاسەتی کارکردنی خۆی هەیە ڕەنگە ئایدۆلۆژیای تایبەت بە خۆی لە پشت بێ خاوەنددارێتێکی هەبێت کە بە بەرژەوەندی ئەو خاوەنەی کار بکە بەڵام ئەمە ناکاتەوەی کە میدیاکان دەستکراوە بن لەوەی کە لە هەموو بابەتێکە دژی بە بەرژەوەندی میلە دژی بەها و دابوونەریتی ناو کۆمەلگا دژی بەها ئاینیەکان بەها کۆمەڵایەتەکان کار بکەن بۆیە دوو زۆر کارکردنمان هەیە لەوە هەم میدیا لە لای خۆیەوە جۆرە لە فلتەرکردنی هەبێ بۆی کە هەموو بابەتێک نەکاتە کەرەسەی میدیایی خۆی نەکاتە ناوەڕۆکی میدیایی خۆی لە پێناو ڕاکێشانی وەرگر و لایک و ڤیۆ کە ئێستا سوشال میدیا و سەردەمەکەی پێ ناسرێتەوە واتە پێوەرەکانی ئێستا پێوەری لایک و ڤیۆ ئەوانەیە بەداخەوە پێوەرێکی ڕاستەقینە نییە لە ڕووی چەندێتیەوەی بەڵام لە ڕووی چۆنێتیەوە میدیا بێ کار بکاتە سەروی پەیامەکانی پەیامێکی دروست و ڕاستەقینە و پەیامێکی با بڵین بنیاتنەر بێ و ئەوە بێکە لەناو کۆمەلگایە بە باش بشکێتەوە نەک کارکردن بێ لەسەر لێدان لە بەها کۆمەڵایەتی و ئاینی و سیاسی و تەنانە نیشتیمانیەکانیش لەلایەکی دیکەوە ئێمە پێویستمان بۆیە ڕەنگە نەتوانین ئێستا سنوور و سانسۆرێ بەتایبەت لە سەردەمی سوشال میدیا بۆ میدیا دابنین و کەمی بکەینەوە دای بخەینەوە وەکو پێشتر و ڕەنگە پێشمان پەسەند نییە و بابەتە بەڵام گرنگە وەرگرت جۆرە لە خۆشیاری هەبێ خۆی فلتەرایزیشنێ بکە بۆ ئەوەی کە ئەو پەیامانەی لە میدیا وەرەگرێ پەیام لە هەموو میدیای وەرنەگرێت چۆن ئێمە چینە بازاڕەکان چینە مارکێتەکان هەموو خواردنێ لە هەموو شوێنە ناکڕین هەموو جۆرە خواردنێ ناکڕین و نایهێنین لە ماڵەکانمان ئەبێ بۆ میدیاش بە هەمان شێوە بین هەوڵ بین میدیا باشەکان ئەوی پەیامی باشی تیا بۆ خێزان بۆ مناڵ بۆ خۆمان ئەمانە وەرگین وردە وردەیترواکە و میدیانی کە لەسەر ئەم ڕێچکەیە نین ئەپوشێنەوە و بینەر و وەرگریان نامێنێت و کاریگەریان کەمترە بێتەوە نمونەشەیە دکتۆر بە دڵنیاییەوە زۆرە نمونە دەستەکانە خۆش بێ سپاس بە زانیاریەکانە مەمنون زۆر سپاس نەمەوێ بینەران ڕابکێشن بۆ دیمەنانەی کە ئەمڕۆ لە چارچێوەی مەراسیمەکانی یادی ڕۆژنامەگەری کوردیە لە زانکۆی سلێمانی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان پێشکەشەکرا دیارە دکتۆر بەرهەمیش باسی لەو کرد کە پێشەنگایەکی فۆتۆگرافیا هی خوێندکارانە ئەمە دیمەنەکانتان بۆ بگازینەوە کە ئەمانە خوێندکارانی بەشی ڕاگەاندن ئەم فۆتۆیانیان گرتووە هەرێکێکیان پەیامێکی خۆی هەیە بەڵام تەواوی ئەمانە لە چارچێوەی ڕاگەاندنایە پەیامی ڕاگەاندنیان هەیەیانەوێت لە ڕێگەی ئەم فۆتۆیانەوە پەیامێک بگەێنن باسی خوێندنەکە باسی کەسێکەکە کە کار ئەکات یاخود باسی سروشتی هەم کوردستان هەم ئەوە وێنەی زانکۆکی لە ناو زانکۆ گیراوە کۆمەڵێک پرسی تر هەیە کە خوێندکاران درکیان پێ کردو وەکو فۆتۆ دایان ناوە تاوەکو لەناو ئەم چارچێوەی ئەم پێشەنگایەدا بینەرانی ناو پێشەنگاکە لە نزیکەوە بیبێنن کە چی ئەگوزارێت لە هەرێمی کوردستان و لە سلێمانی نەمەوێت بچمە ناو هۆڵەکەەوە بۆی دیمەنەکانتان بۆ بگازمە دیارە لە بڕیارە پاشکەمێکی تر چالاکیەکان دەست پێ بکات لە ئێسایە ئامادەکاریەکان دەستی پێ کردووە و وەکو باسیشان کرد خەڵاتی ڕێزلێنانەکان ئامادەکراوە تاوەکو لە گەیشتنی تاوای میوانەکان چالاکیەکان دەست پێ بکات و ئەو دەستگا میدیایانەی کە دانراون ئەمڕۆ لە یادی ڕۆژنامەگەری کوردیا خەڵات بکرێن ئەوە لە مەراسیمەکەی خەڵات بکرێن دیارە ئەمڕۆ 127 ساڵ تێپەڕە بەسەر یادی دامەزاندنی یەکەمین ڕۆژنامەی کوردی کە ڕۆژنامەی کوردستانە لە قایرەی پایتەختی میسر لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە دەرکراوە سەحەر سەرکۆ ئەوە زانیاریەکانە بڕایرە پاشکەمێکی تر چالاکیەکان دەست پێ بکات ئەگەر بەڵێ